ئەڵێ بکرێ پێناسەیەکی سەلەفی و سۆفیمان بۆ بکەی. برا بەڕێزەکانم، دینی ئیسلام دینی هەمووانە. خۆی گەورە ئیسلامی ناردەیە لە قورئانە ئەفەرمێ هو سەماکم المسلمین من قبل، خوا ناومانی نا ئیسلام. هیچ ناوێکی تر شایستە نییە ئێمە لە خۆماری بنین جگە لە ئیسلام. بەڵام ملاحەزە هەیە لێرە، لەوانەیە لە زمانێک لە زمانەکانە مەسەلەن کۆمەڵی خەڵکێ شانازی بکەن بە سەلەف یعنی پێشینان، ئەوەی وای سەوتم پەندی پێشینان. سەلەف یعنی پێشینان و سەرتەڵەکەیشان سەحابەکانی پێغەمبەرە، دوایەوە تابعین و تابعی تابعین. شانازی ئەکەن بەوە کە ئێمە ئەگەڕێنەوە بۆ لای ئەوان، ئەم شانازیکردنەوە گەڕانەوە بۆ لای سەلەف یعنی بۆ ژیان شتێکی زۆر زۆر چاکە و پێویستیشە لەسەر هەر هەمومان بگەڕێنەوە بۆ لای سەحابەکان، بۆ لای پیاوچاکان. ئەمانە ئەگەر لەم حدودە بێسێ هەر زۆر زۆر شتێکی زۆر زۆر باشە، هەمومان سەلەفی. تەسەووفیش یعنی پاکێتی، یعنی ئەوەی کە خوای تەعالی باسێکە لە قورئانە لە چوار شوێنە باسێکە، لە سوورەتی بەقەرە لە دوو شوێن باسێکە، لە سوورەتی ئالی عیمرانە، لە سوورەتی جومعەشە. خوای تەعالی دوعاکەی ئیبراهیم فەرمووی ربي وابعث فيهم ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياته سورة بقرة ويزكيهم يزكيهم يعني باكيان كاتو درونيان باك ناخيان باكاتو. أما بيوتي تصوف يعني باكرنوي درون. ئەمە لە زمانی خۆیان مەسەڵەن هەندێک لە پیاوچاکان خەریکی پاکردنەوەی دەروون بوون، یعنی بوو بە علمێک پیشەیەک وەکو حەسەنی بەسری و شێخ عەبدولقادری گەیلانی و ئەم پیاوە نازدارانە هەڵسان بەم کارانە. ئیتر کۆمەڵی خەڵک شانازیەکە بەوە کە لەگەڵ ئەوانە. ئەمە هیچ کێشەیەکی تیانە ئەگەر لەم سنوورە بێ من هەوڵدەم دەرونی خۆم پاکەمەوە، ئەمە شتێکی زۆر زۆر باشە. هەوڵدەم ڕێبازی پیاوچاکان و ئەولیاکان و پێشینان بگەم، ئەمە زۆر باشە. ئەگەر لەم سنوورە بێت گشتمان سۆفین و گشتمان سەلەفی. بەڵام ئەگەر لەمە دەرچوو بوو بە حیزبایەتی، ئەوە من نەسیحەتتانەکەم کەس نزیکی نەبێتەوە، کە بوو بە گروپێک خەڵکی خۆی بەڕاستە زانی هەموو عالەمی ئەوە گشتی ڕاتە جەهەنەمەوە بەس من نەوێ، ئەو ئیترەوە خەتەرە، من ئەوەیان نیم. چونکە ئەوە شتێکە یعنی هیچ پیاوچاکی ئیدعای نەکردووە، هیچ پیاوچاکی ئیدعای نەکردووە. ئەگەر لەو سنوورە وەستاوێ من بە شانازیەوە ئەڵێم ئەگەر سەلەفیەت بریتی بێت لەوە یعنی ئیسلام، سۆفیەتیش بریتی بێت لەوە یعنی ئیسلام، کەوابوو من ئیسلامەکەم وتەوە. ئەوە زۆر مهم بەگشتمان ئەوە ئیتر ئەمە برایەتەکەشمان تێک نادا، یعنی برایەکمانەیە سۆفیە مادام پاکە بەس شەریک بۆ خوا قەرار نەدا، چونکە ئیسا تەسەووف هەندێک کەس وا ئیستیغلالی کردە کە یعنی بەکاری تێرێ بۆ مەسەلەن نەعوذ بالله شەریک قەراردان بۆ خوا، ئەوە زۆر خەتەرە وەڵا براوەت. یا بە هەمان شێوە مەسەلەن سەلەفیەت بریتی بێت لەوەی کە مەسەلەن باسەکرێت کە مەسەلەن عەمیلی سعودیە و بەکرێگیرایی سعودیە و وەڵڵاهی برایوش خراپە. بەس ئەگەر سەلەفیەت بری بێ لە پاکێتیە کە کۆمەڵێک گەنج التزام بەڕیشەوە ئەکەن، نوێژەکانیان مەزبووتەکەن، ئەمە خراپ نییە. بەس ئەگەر نەبێ بە گروپێ بەیانی کێشەمان بۆ دروستکە، بەڵکو هەر ببێتەوە التزامات بەدینەوە، سنەتی پێغەمبەر تەطبیقەکەن صلی الله علیه وسلم. حتا ئەگەڕێن جاری وایە بەدوای سنەتێکی بچووکیشە جێبەجێیەکەن، خوا جزایان بات وەڵڵا زۆر زۆر چاک. ئەزانی چەند جوانە ڕیشی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو بکەیتەوە. کەوابوو سۆفیەت و سەلەفیەت چاکن ئەگەر وەکو خۆی تشتی تریتیان نەبێ. ئەگەر ڕۆژوو قەرزار بیت بگریتەوە فدیەکەی گەرەکە، براکانم ئەوانەی کە ڕۆژۆکانیان بە قەزا ئەدەنەوە یعنی هیچ فدیەی ناگەرەکە. مەسەن ئافرەتی حامیلەیە دوای ئەوە بە قەزای داتەوە، مەسەن ئافرەتی شیرەدا بە مناڵەکەی دوای بە قەزای داتەوە، ئەوە هیچی ناگەرەکەتەوە. تۆ کە بە قەزای دەیتەوە تۆ فدیەی ناگەرەکە. یەک جار ئارد ئەبێ بۆ سەرفترە، بەڵێ ئارد ئەبێ بۆ سەرفترە اعتیادی بەس ئاردێ باش براینە ئاردەکە ئەو ئاردە نەوە گەرەکتە فڕیدی. خوای تەعالی لە قورئانە فەرمی ئەگەر ئینفاقتان کرد لە چاکترین ماڵەکانتان بیکەن، ئەوێ بۆ سەرفترە. طبعا ئارد ئەبێ، برنج ئەبێ، ئەم شتانە ئەبێ و قیمەتەکەشی ئەبێ لەسەر بۆچوونی ئیمامی ئەبوو حەنیفە، یعنی 3000 بدەیت لە جاتێ.